ئەم کەڵەشێری بەدەستەوەی چییە؟ ئەوە ڕەسەنەکی کوردیە تایبەت بە کولتوری خۆمان کوردی وەکو بیناسین و وەکو تەیری لەگەر دەرەوە ئەمە بە مواسەفات بە فەحسی دیێنەی ئیشمان لەسەر کردووە و چەند ساری شەپەرەی پێ دەدەین و هەیکەلی و مواسەفاتی گەردەنی وە کلاوی و شاپەڕی و ڕەنگەکەی تایبەتمەندێکی خۆی هەیە ئەگەر جوان حفمکە جوان تەسویڕیکەی ئەوەیان گوپی پێ دەڵێن گوپ و گەردەن ئەوەیان زۆر زۆر مهمە بۆ ئەو تەیرێمە. ئەمە چاوی لی چەیە؟ نا هەر وەک احتیادیە توخماتی ڕەسەنی کوردیە لە ساری هەفتەکانیش لەسەر کرایە و بە دیزاینێکی زۆر جوان. چۆن ئەمە ئەڵێ کوردیە؟ ئەمە بە فەحسی دیێنەی ئیشمان لەسەر کردووە و 6 تا 7 مرچی ڕەسەنی کوردیە. ئەمە لە تێکەڵی چەند جیناتە؟ جینات بەخۆی لە 4 ئەها پشت پێکاتوە و ئەوەیان خاسن ئەوەیان و هیچ تێکەڵێکی ئەوروپی لەسەر نییە بەس ناوە خۆی ئیش لەسەر کراوە. بۆ نمونە بولغاری نیە، بۆ نمونە ئێرانی نیە، بۆ نمونە تورکی نیە، ئەوانە نین بەس ناوە خۆمان توخماتی ئیشی لەسەر کراوە. باشە ئەمە تەنها بۆ جوانیە؟ بەس زەبەتبەرێ ئەوەیان بەس زینان بۆ خواردن نییە و بۆ شەڕژ نییە بەس لە چەنایە؟ نرخیان بە دەگەڕێتە سە مواسەفات و جوانی تەیرەکەی. ئێستا بۆ نمونە ئەو کەڵەشێرە لە $100 هەیە هەتا 20 وەرەقە 25 وەرەقە دەڕوە. بە چەنەوەی دەسێ؟ ئێستا ئەوەیان لە 10 وەرەقە بەسەرەوە ئیش دەکات. باشە ئەمە ساڵانە چەند جار بەشداری فیستیڤاڵی پێکەن؟ ئەمە فیستیڤاڵە ساڵانە پێشبڕچێمان هەیە و فیستیڤاڵی جوانی و زینەشمان هەیە. ساڵانە یەک جار بەشداری دەکەین لە مانگی 12 بەشداری دەکەین بەروبوومەکانمان تاقی دەکەینەوە هەرسەنگانیان لەسە دەکەین و حکەممان هەیە حکەمەکان تاقیماتی لەسە دەکەن و ئەوان بڕیاری لەسە دەدەن وەکو پێشبڕچێ. ساڵانە فیستیڤاڵمان هەیە بۆ جوانی بزبد وەکوها معرەزە کرایتەوە چەند خەڵکەکە هەیە دێ سەیدەکە بۆ جوانی ئەوان. ئەمە ناوی چییە؟ ئەمە بە ناوی مریشکی ڕەسەنی کوردیە تایبەت مریشکی ڕەسەنی کوردی.